وەزیری ناوخۆی ئێران دەڵێت ڕێژەی بەشداربووانی هەڵبژاردننی مەجلیسی شورای ئێران نزیکەی لە سەدا 42 بووە. ئەڵبەت ئەمەش کەمترین ڕێژەی بەشداریە لە هەڵبژاردندا لە وەتای ساڵی 1970ەوە کە شۆڕشی گەلانی ئێران کراوە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. دەنگدەرانی ئێرانی لە ڕەوشێکی قورسی ئابووری و لە نێوەندی شەپۆلێکی گەورەی ناڕەزاییدا دەنگی خۆیاندا لە هەڵبژاردنەکەی ڕۆژی هەینی ڕابردووی مەجلیسی شورای ئێراندا. هەرچەندە بەر لە هەڵبژاردنیش گەورە کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران نەکرداوایان لە خەڵک دەکرد تا بەشداری بکەن، بەڵکو دەنگدانیشیان کرد بە یەکێک لە ئەرکە ئاینیەکان. ساڵزانانی تەکلیف ژەری است. دەنگدان ئەرشێکی ئاینیە، هەروەک پێشتریش وتومانە. ڕاستیەکە ژەوەیە هەڵبژاردن دڵنیابوونە لە بەرژەوەندی نیشتمانی ئێران. هەر کەسێک بڕوای بە بەرژەوەندی نیشتمانی وڵات هەبێت بەشداری لە دەنگداندا دەکات. ئامۆژگاری منەوەیە کە هەنگاو بنێن و چەندێک دەکرێت بە زوویی بەو بیرروڕایەی هەتانە دەنجی خۆتان بدەن، ینی دەنگدانەکەت مەهێڵەرەوە بۆ دوا خولێک، بەڵکو زووتر دەنجی خۆت بدە. ڕۆژانی پێش هەڵبژاردن لە ناو ئێراندا زۆرێک باز لەوە دەکرا کە ئەو هەڵبژاردنە گورزێکی بەهێزی کۆنەپارێزانی توندڕەوی ئێران دەبێت بەڕووی حکوومەتەکەی حەسەن ڕۆحانی سەرۆکی ئێراندا کە وەک دەگوترێ حکوومەتێکی میانڕەوە و لەگەڵ سیاسەت و ڕێبازەکانی توندڕەوانی ئێرانیدا نییە. دەست لە کارکێشانەوەی من هیچ مانایەکی نییە. ئێمە پەیمانمان بەگەلدابە و بەردەوام دەبین لە جێبەجێکردنی پەیمانەکانماندا. وێرای ڕەوشە ئابوووریەکەمان و فشارەکانی دژمنیش. هەر لە مانگەکانی یەکەمی پاشەڵبژاردنم بەڕابەری باڵام وتووە ئەگەر دەزانیت لەبەر هەر هۆکارێک بێت کەسێکی تر یان حکوومەتێکی تر دەتوانێت خزمەتی باشتری وڵاتەکە بکات، ئەوە من ئامادەم واز بهێنم. دەشێت یەکێک لە هۆکارەکانی کەمی بەشداری خەڵک لە دەنگداندا دۆسیەکانی تایبەت بن بە گەندەڵی سیاسی و گەندەڵی بەڕێوەبردنەوە. هەر بۆیەشە خەڵک داوای دەکرد بە ئەوانە بچنە پەرلەمانەوە کە دەتوانن شتێ بکەن بۆ دەرباسکردنی وڵاتەکەیان لەو قەیرانانەی تێکەوتووە. سیاسی هەڵبژاردراوەکان نەبێت سیاست بۆ گیرفانپڕکردنی خۆیان و کەسوکاری خۆیان بەکاربێنن، یان بۆ دزیکردن و ئەوجاش لە ئێران ڕابکەنە دەرێ. پێویستە تەنها ئەوانە بنێردێتە پەرلەمان کە دەتوانن ئەم کێشانە چارەسەر بکەن. ئایا ئەم گرانی و ڕەوشە سەختە دەبینن؟ ئەمە چ جۆرە سەقامگیریەکە؟ ئیتر چۆن دەتوانم ئایندەی خۆم بنیاد برێم؟ خەڵێکی تری بێهیوایی خەڵک وەک شیکەرەوە باسی دەکەن ئەزمموی خەڵکی ئێران بۆ لەگەڵ خولی پێشووی مەجلیسی شورای وڵاتەکەدا. هەر بۆیەشە وەک دەڵێن بە دووری نازانن ڕۆحانی لە ماوەی ئەو نزیکەی 18 مانگەی ماویەتی لە پۆستەکەیدا سەرێشەی زۆری بۆ دروست ببێ. ئەم خولەی ئێستای پەرلەمان شتێکی ئەو تۆی نەکردووە وەک ئەوەی خەڵک چاوەڕێ دەکرد. جا پێم وایە دەبینن ژمارەیەکی زۆری ئەم ئەندامانەی ئێستای پەرلەمان دەنگیان پێ نادرێتەوە. لە خولی نوێدا ڕۆحانیش ڕوبەڕووی گەلێک کێشە دەبێتەوە. سیاسەتی دەرەوەی ڕۆحانی لەسەر بنچینەی ڕێکەوتنە ناوەکیەکە داڕێژرا بوو. جا لەگەڵ نەمانی ئەو ڕێکەوتنەدا ئیدی ئەو سیاسەتەی دەرەوەیشی کار ناکات و خەڵکیش ئەو ڕاستیە دەبینن. بێ لەوەش لەسەر ئاستی ناوخۆیش ڕوبەڕووی گەلێک سەختی دەبێتەوە چونکە خەڵک هیچ بەرەو پێشچوونێکیان نەبینی لە سیاسەتی ئابووریشدا. زۆرێک لەو نێوەندە استراتیژیانەی ناو ئێران کە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ پەیوەندیان بە دامەزراوەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە هەیە، پێشتر دەیانگوت ڕێژەی زۆری بەشداری خەڵک بەمانای بەرەنگاربوونەوەی سیاسەتەکانی ئەمریکا و ئیسرائیلە. بەڵام ئێستا کە ڕێژەی بەشداری لە خوار لە سەدا 50وەیە هیچ باسێک ناکەن. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری دکتۆر پاتریک کلاوسن دەکا. دکتۆر کلاوسن ئەندامی باڵا و سەرۆکی بەشی لێکۆڵینەوەکانە لە نێوەندی واشنگتن بۆ توێژینەوەی استراتیژی. پاتریک پسپۆڕی کاروباری ئێرانە و نووسین و لێکۆڵینەوەکانیشی بایەخێکی زۆریان هەیە و تا ئێستاش دەیانجار لە کۆنگرێسی ئەمریکادا میوانداری کراوە بۆ باسکردنی دۆسیەکانی تایبەت بە ئێران. دکتۆر پاتریک سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. هەڵسەنگاندن بۆ ئەم هەڵبژاردنەی مەجلیسی شورا لە ئێراندا چۆنە؟ چ شتێک بوو بە فاکتەر بۆ دەنگدان لەو هەڵبژاردنەدا؟
پەرلەمانی ئێران هەروە دێ و بایەخی کەمتر دەبێتەوە لە ژیان و بواری سیاسی ئێراندا. 20 ساڵیان 30 ساڵ لەمەوبەر مەجلیسی شورای ئێران شوێنێک بوو بۆ بڕیارە سەرەکیەکان لە ئێراندا، بەڵام ئێستا هیچ شتێکی ئەو تۆی تیادا ڕوونادات. بەگشتی ئەرکەکەی هەر تەنها مۆرکردنی ئەو شتانەیە کە ڕابەری باڵا لە وڵاتەکەدا پێشنیازی دەکات. هەر بۆیەشە زۆر قورسە جا لەژێر هەر بارێکدا بێت داوا بکەیت و قەناعەت بە خەڵک بکەیت تا بچنە سەر سندوقەکانی دەنگدان. بێ لەوانەش ئەنجومەنی نیگاهبان تەنها ڕێگەی بە کاندیدەکانی لایەنێکی دیاریکراو داوە تا بچنە هەڵبژاردنەوە. لەبیریشمان نەچێت ڤایرۆسی کۆرۆناش هەبوو کە زۆر خراپترە لەوەی دەسەڵاتدارانی ئێران باسی دەکەن. جاکە ئەم فاکتەرانە پێکەوە کۆ دەبنەوە ئیتر شتێکی سەرسوورهێنەر نییە ڕێژەی بەشداریکردن بەو شێوەیە کەم بێت لە هەڵبژاردنەکاندا. کاتێک کە پێم دەڵێ پەرلەمانی ئێران یا مەجلیسی شورای ئێران ڕۆڵێکی ئۆتۆی نەماوە لە ژیانی سیاسی وڵاتەکەدا، بەڕای تۆ ئەگەر ڕیفۆرم خوازەکان زۆر تایەتی بن لە پەرلەماندا هیچ جیاوازیەک لێرەشدا دروست نابێ؟ لە پەرلەمانی پێشووی ئێراندا ڕیفۆرم خوازەکان بوونێکی بەرچاویان هەبوو و لەگەڵ ژمارەیەک لە ئەندامە سەربەخۆکاندا دەتوانم بڵێم زۆر ترایەتی بوون. بەوەشەوە نەیانتوانی هیچ شتێ بکەن. هەر کاتێکیش مەجلیسی شورا قسەی لەسەر بابەتی گۆڕانکاری گەورە کردبێت وەک ڕێگەدان بە ڕۆژنامەوانانی ئازاد و بابەتی تریش ڕابەری باڵا و توێتی نەخێت. هەر بەرنووسێک لە پەرلەمانی ئێراندا پەسەند بکرێت دەبێت بچێتە ئەنجومەنی نیگاهبانەوە و بڕیاری لێ بدرێت. زۆر جار ئایەتوڵا خامنەئی پەیامی خۆی دەنێرێت بۆ پەرلەمان و پێیان دەڵێت ئەمیان ئەو شتە نەکەن. هەر بۆیە پەرلەمان ئەو دەسەڵاتەی نییە کە 20 یان 30 ساڵ لەمەوە بەرهەی بووە. یەکێک لە پرسیارەکانی ترم هەر لەسەر ئەو هەڵبژاردنە ئەوەیە ڕێبەرانی ئێران بە ڕابەری کۆماری شۆڕشی کۆماری ئیسلامی ئێرانیشەوە دوو ڕەهەندیان بەکارهێنا بۆ ڕاکێشانی خەڵک بۆ دەنگدانیەکێکیان ڕەهەندی ئاینی بوو وەکەوەی کە جۆمان لێبوو ئایەتوڵا عەلی خامنەئی دەڵێ دەنگدان ئەرکێکی ئاینیە، بەڵام دوای ئەوەش دێت دەڵێ ئەمە بۆ بەرژەوەندی نیشتیمانیەوەتە ڕەهەندی ئاینی ڕەهەندی نیشتیمانی. بەڵام وەکو جنابیشت ئاماژە پێکرد کەمترین ڕێژەی خەڵک لە هەڵبژاردنەکانی ئێراندا بەشداریان تیادا کرد. کۆماری ئیسلامی ئێران لەو پەیامە تێگەیشتووەیان. جا خامنەئی ڕابەری باڵا هاوکاتی ناڕەزایەتیەکانی مانگی 11 کە بەهۆی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی هاتنە ئاراوە فەرمانی سەرکوڵکردنێکی سەختی خۆپیشاندارانی دا. ئەمەش ڕێک وەک ئەوەیە بڵیت ئەگەر بژارەی هەبێت لە نێوان هەڵبژاردننی خەڵک یان درێژەدان بە تەمەنی ڕژێم، ئەوهابانەوەی ڕژێم هەڵدەبژێرێت و گوێ بە خەڵک نادات. ئەمە لە چەماجی ڕابردوودا بە ئاشکرای بینیمان کە ڕژێم خەڵک و بەرژەوەندی گشتی بەلاوە گرنگ نییە. هێندەی ئەوەی نیشانی بدات کە پشتیوانیەکی گەورەی جەماوەری هەیە. وەک لە پرسیارەکەدا ئاماژەت پێکرد، خامنەئی داوا لە خەڵکە کات بچە سەر سندوقەکانی دەنگدا. با کورتیەکەی دەڵێت تەنانەت ئەگەر خامنەیشتان خۆش ناوێت و ناتانەوێت، بەڵام بەرژەوەندی نیشتیمانیتان هەیە لە دەنگداندا، چونکە وڵاتی ئێران لە مەترسیدایە بەهۆی هەڵوێستەکانی ئەمریکاوە و دەڵێت ئەگەر ئێران خۆشەوێ چۆنە سەر سندوقەکانی دەنگدان. ئەمە ئێستا دەیڵێت جیاوازە لە لێدوانەکانی پێشتری هاوکاتی هەڵبژاردنەکان و دەنگدانی خەڵک وەک نیشانەیەک بۆ پشتیوانی لە کۆماری ئیسلامی و بۆ خۆشی دادەنا وەک ڕابەری باڵا. یەکێ لە بابەتەکانی تر ناکۆچی نێوان ڕیفۆرم خوازەکان و کۆنەپارێزانی کۆماری ئیسلامی ئێرانە. بۆ لەمە دووە ئێستا بۆ خۆت دەزانی ینی هێشتا ئەنجامە فەرمیەکان ڕانەگەێنراون، بەڵام بەپێی ئەنجامە بەراییەکان و ئەو ئاماژانەی کە لە تارانیشەوە دەردەچن ئاماژەن بەوەی کەوا کۆنەپارێزان دەبنە زۆرترایەتی پەرلەمان. ناکۆچی نێوان ئەگەر ناکۆچی لەبێت لە نێوانیانە لە نێوان ڕیفۆرم خوازەکان و کۆنەپارێزەکاندا چی بەسەر دێت؟
ئەوەی جێی سەرنجە لەم هەڵبژاردنانەی ئێراندا ئەوەی ئەم کەسانەی دەرفەتی خۆکاندیدکردنیان دراوەتێ ئەوانن کە دەبێت پشتیوانی لە ئایەتوڵڵا خامنەیی بکەن تەنانەت ئەگەر لە تووڕەوانی ئێرانیش بێت و باست لەوە کردبێت پێویستە بابەتێک بە جیاوازتر کاری لەسەر بکرێت ئەوە ڕێگەت نادرێتێ ببیتە کاندید لەلایەکی تریشەوە ئەگەر ریفۆرم خواز بیت و پشتیوانیەکی گەورەی خامنەییش بکەیت و بژڵیت هەرچیەکی بوێت بۆی دەکەین ئەوە ڕێگەت دەدرێتێ ببیتە کاندید هەر بۆیە بەڕای من بڕیارەکان بۆ کاندید بوون لەسەر ئەوە نەبووە کە کێ ریفۆرم خوازە و کێ توونڕەوە بەڵام لەسەر ئەوە بووە کێ خامنەی بەلاو پەسەندە وەک ڕێبەری بێڕکابەر کێش دەڵێت ئەها هەندێک جار خامنەییش هەڵە دەکات کۆماری ئیسلامی ئێران هەروە دێو زیاتر و زیاتر بەرەو پەرستنی تاکەکەسی خامنەیی ڕابەری باڵای ئێران نەڕوات بەمانایکی تر پێم دەڵێ هەڵبژاردن لە ئێراندا هەڵبژاردنێکی ئازاد و ڕەواژ نییە. بەڵێ بەبێ هیچ گومانێک هەڵبژاردنێکی ئازاد و ڕەواژ نییە بەهۆی ئەو ڕێگە و میکانیزمیانەی ئەنجومەنی نیگاهبان لە پرۆسەی هەڵبژاردندا بەکاری دەهێنێت. هەروەها ئەو ڕووماڵەی تەلەڤیزیۆنی وڵاتەکە دەیکات کە لە ڕاستیدا ئاماژەکردنە بەوەی کێ سەرەکەوێت. بێ لەوانە پاسدارانی شۆڕشی ئیسلامیشت هەیە کە لە هەموو هەڵبژاردنێکدا تۆڕەکانی خۆی ڕێک دەخات و بە خەڵک دەڵێت ئەمانە ئەو ناوانن کە دەبێت دەنگیان پێ بدرێت. ئەوە تا لە تاران 30 کەس کورسیەکانی پایتەختیان بەدەست هێناوە و تەنانەت ناشتوانیت بڵێیت یەکێکیان ریفۆرمستەکانە هەرچی کەسێک سەردانی تارانی کردبێت دەزانێت خەڵکێکی زۆر لە تاران هەن و پشتیوانیشیان لە کاندیدا ریفۆرم خوازەکان کردووە بەڵام پێم بڵیت هەرسی کورسیەکەی پەرلەمان توونڕەوەکان بردویانە ئیتر منیش دەڵێم ئاخر وا نابێت. دکتۆر پاتریک من دەگەڕێمەوە بۆ لات بە بڕێک باز لە دۆسەی هەڵبژاردن بکەین و ڕوانی نەجیاوازەکانی واشنگتن و تارانیش گەورە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران لۆمەی کەمی بەشداری خەڵک لە هەڵبژاردنەکاندا دەخەنە ئەستۆی وەک دەڵێن ئەو پروپاگەندانەی دژ بە وڵاتەکەیان کراوە تا دەنگدەران پشتسەر بکەنەوە لە هەڵبژاردن. حقیقەتاً بایستی تشکر کرد. پێویستە سپاسگوزاری گەلی مەزنی ئێران بین دەزانن چەندێک هەوڵیاندا لە ڕێی تۆڕە ئێلکترۆنیەکان و ڕێگەکانی تریشانەوە تا ڕێژەی بەشداری لە هەڵبژاردندا کەم ببێت هەرچیەکیان لە توانادا بوو کردیان لە چەندان مانگ لەمەوبەرەوە دەستیان پێکردووە و دەیانگوت ئەمە هەڵبژاردن نییە ئەمە هەڵبژاردنێکی ڕاست نییە ئەنجومەنی نیگابان ئەوەی کردووە و ئەمەی کردووە دواترین شتێکی بەکاریان هێنا ڤایرۆسی کۆرۆنا بوو دەستبەرداری بچووکترین دەرفەتیش نەدەبوون و تەنانەت بۆ چەند کاتژمێرێکیش بێدەنگ نەدەبوون. شیکەرەوە ڕێک پێچەوانەی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران باس لەو هەڵبژاردنە و بەشداری خەڵک دەکەن وەک دەڵێن ئەو ڕێژەکەمە چاوەڕوان کراو بوو. وەکو زانراوە ڕێژەی ئاسایی بەشداریکردن لە هەڵبژاردنەکان لە ماوەی 40 ساڵی ڕابردوو لە 60 بووە جا بۆ ئەم جارەیان چاوەڕوان کراو بوو کە بەشداریکردن کەم بێت چونکە خەڵک لە ژێر فشارێکی زۆردان بەهۆی سزابووریەکان و کێشەکانی تریشەوە جا کاتێکیش خەڵک ئاسوودە نەبن ناچنە سەر سندوقەکانی دەنگدان. تەنانەت ئەوانەش کە کاندید بوون بۆ مەجلیسی شورا ئاماژە بەوە دەکەن ئەو سیاسەتە هەڵانەی وڵاتەکەیان بە گۆڕینی دەموچاوەکان چارەسەر ناکرێن بەڵکو وەک دەڵێن پێویستە هەڵەکان خۆیان چارەسەر بکرێن. ڕێوشوێنێکی هەڵە لەم چەندان ساڵەدا دروست بووە جاگەر بێت و ئەو ڕێوشوێنە ڕاست نەکرێتەوە دانان ولادانی خەڵک وەک پەرلەمانتار هیچ شتێک ناگۆڕێت دەموچاوەکانی ئەو هەڵانە درێژە پێدەدەن دەگۆڕدرێن بەڵام هەڵەکان وەک خۆیان دەمێننەوە. کەمی ڕێژەی بەشداربووانیش لە هەڵبژاردننی مەجلیسی شورای ئێراندا شتێکی چاوەڕوانکراو بووە لای واشنگتن لەو ڕوانگەیەوەی دەنگدەرانی ئێرانی بژارەیەکی سنووردارکراویان هەبووە.
گەلی ئێران دەزانێت ئەو هەڵبژاردنەی وڵاتەکە شانۆگەریەکی سیاسیە. ئێران هەرتەنها بەناو کۆمارە چونکە حکوومەت نیوەی زیاتری کاندیدەکان بۆ پۆستە گشتیەکان ڕەت دەکاتەوە. بە ملیۆن کەس لە ئێرانیەکان بڕیاریان داوە لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە چونکە دەزانن دەنگێکی ئەوتۆیان نییە لەو پرۆسەیەدا. داوای هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا دەکەن تا بتوانن بەبێ هیچ ترسێک لەوەی فرامۆش بکرێن یا بکوژرێن ڕای خۆیان ئازادانە بخەنە ڕوو. دکتۆر پاتورێکێ ئەمە بەشێکە لە سیاسەتی ئێران هەرچیەک لە وڵاتەکەیدا ڕوو بدا لە ئەستۆی لایەکی تری دەنێ بە تایبەتی لەم سەروەختەدا هەمووی لە ئەستۆی ئەمریکا ئیسرائیلیا وڵاتانی نەیاری ئێران دەنێ. ئەوە پێناسەیەکی ڕەوایە سەبارەت بەوەی خامنەیی چ جۆرە ڕوانینێکی پیلانجێریانەی هەیە بەرامبەر جیهان. لەو ڕوانگەیەوەی وەها بیرێک دەکاتەوە کە ئەمریکا پلانی هەیە دژی ئێران کە لە ڕاستیدا ئێران وڵاتێکی مامناوەندیە و شوێنێکی ئەوتۆشی نییە لە بواری دیپلۆماسی ئەمریکادا. بەڵام ئایەتوڵا خامنەیی لەو بڕوایەدا کە ئەمریکا هەموو شتێکی تەرخان کردووە بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێران. ئەمریکا توانێت چی بکە؟ ئێمە بینیمان لە کاتی شەپۆلی ناڕزاییەکان لە ئێراندا ئەمریکا پشتیوانی خۆی بۆ گەلی ئێران ڕاگەیان. ئێستش لەسەر وەختی ئەو هەڵبژاردنەی مەجلیسی شورادا سزای 5 کەسیدا لە گەورە کاربەدەستانی ئێران کە پەیوەندیان بە هەڵبژاردنەکانەوە هەبوو. ئەمانەی کە ئەمریکا دەیڵێت یارمەتی دەرن بۆ گەلانی ئێران. جا ئەوە گرنگە کە پەیامێک بدرێت بە گەلی ئێران سەبارەت بەوەی ئەمریکا هاوڕایە لەو بەرژەوەندیەی گەلی ئێراندا بۆ هەبوونی هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا تا بتوانن ڕای خۆیان دەربڕن. بەبێ هیچ گومانێکیش ئەوە دیارە کە کۆماری ئیسلامی ئێران هیچ خواستێکی نییە بۆ گۆڕینی ئاراستەکانی خۆی بەهۆی سزاکانی ئەمریکا سەپاندوێتی. لەبەر ئەوە پێویستە ئەمریکا ئامادە بێ بۆ بەکارهێنانی هێزی لەشکری لە کاتێکدا پێویست بکات لەگەڵ ئەو سزایانەی سەپاندوێتی. ئەمەمان لە کاتی کوژرانی قاسم سولەیمانیدا بینی. ئەوە پەیامی ئەمریکا بووە و دەڵێت سەیکە ئێمە هەرتەنها بە قسە و لێدوان ئیدانەتان ناک ئەگەر بێت و بەردەوام بن لە پلانجێڕەکانتان بۆ کوشتنی ئەمریکایەکان ئەوە ئێمەش بڕیاری بەرگریکردن لە خۆمان دەدەین دژی ئێوە. ئەگەری شەڕ چەنە لە ئێستا لەگەڵ ئێراندا ئەگەر بێت و ئێران بەردەوام بێت لەسەر ئەو جۆرە سیاسەتانەی خۆی. ئەمریکا و ئێران بەردەوام لە شەڕی لە بریدا بوون هەر لەو کاتەوەی کە کۆماری ئیسلامی دامەزراوە هەر بە ماوەیەکی کەم پاش دامەزراندنی کۆماری ئیسلامی دەستی گیر بەسەر باڵۆزخانەی ئەمریکادا لە تاران. بێگومان ئەوە کارێک نەبوو بۆ دۆستایەتی ئەڵبەت ئەم جۆرە ڕەوشە کە شەڕی ژێربەژێر و ناڕاستە و خۆیە مێژوویەکی دوو درێژی هەبووە لە نێوانیاندا و هەر ئەم ڕەوشەشە ئێستا درێژی هەیە. بەڵام ئەوەی بگۆڕدرێت بۆ شەڕێکی ڕاستە و خۆ نا پێ ناچێت. بەڵێ هەندێک ڕووداو هەبوو وە کێرشە موشەچیەکەی ئێران پاش کوژرانی قاسم سولەیمانی. یەکێک لەو موشەکانە لە ڕاستیدا 176 کەسی کوژ لە ناوفرۆکە ئۆکرانیەکەدا کە زۆربەیان خەڵکی ئێران بوون و هیچیشیان سەربازی ئەمریکایی نەبوون. بەڵام بەداخەوە هەر خەڵک بوون کوژان و ژمارەیەکی زۆریشە. دکتۆر پاتریک ئەوەندەی ئەمریکا قسەی لەسەر هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی ئێران کرد بۆ ئەندازێ وڵاتانی تر یەکێتی ئەوروپا بۆ نمونە ڕووسیا چین تەنانەت وڵاتانی کەنداویش کە خۆیان بە نەیاری کۆماری ئیسلامی ئێران دادەنێن ئەوەندە قسەیان لەسەر ئەو هەڵبژاردنە نەکرد. بۆچی؟ بە دڵنیاییەوە کەسێکی وەکشی سەرۆکی چین هەڵبژاردننی زۆر بەلاوە گرنگ نییە چونکە لە ڕێی هەڵبژاردنەوە دەسەڵاتی نەگرتوۆتە دەست و بەهۆی هەڵبژاردننیشەوە لە دەسەڵاتدا نامێنێتەوە. هەر هەمان شتیش سەبارەت بە ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا دەڵێم. ئەوروپاش بەرژەوەندی هەیە. وڵاتانی کەنداوی زۆربیان سیستەمی پاشایەتیان هەیە و ڕاستە هەندێک لە دامەزراوەکان هەڵبژاردنیان بۆ دەکرێت بەڵام لە کۆتاییدا سیستەمەکە هەر پادشایەتیە. ئێران خۆی دەمێکە دەڵێت کە جیاوازە و دیموکراتیە بەڵام ئەوەی ئایەتوڵا خامنەی کردوێتی ئەوەیە بەکارەخۆ ئەو وڵاتەی بردووە بەرە و ئەوەی پێی بڵیت کە وڵاتێکی دیموکراتی و ڕادیکاڵیە.
دکتۆر پاتریک من دەگەڕێمەوە بۆ لات لەگەڵ ئەو لێدوانانەی ئەمریکادا وەکو باسیشمان کردێسە پێشتۆزێ سزای زیاتریش سەپێنراونەتە سەر کۆماری ئیسلامی ئێران. ئەو سزانویانەی ئەمریکا سەپاندونیەتێ سەر کاربەدەستانی ئێرانی کەسانی وەک ئەحمەد جەنەتی سەرۆکی ئەنجومەنی نیگهبان و محەممەد یەزدی ئەندامی هەمان ئەنجومەن کە پێشتر سەرۆکی دەسەڵاتی دادوەری ئێران بووە. ئەمانە بێ لەوەی سێ ئەندامی تری ئەنجومەنی نیگەهبان سزا دراون کە پەیوەندیان بەسەر پەرشتیکردنی هەڵبژاردنەکانی ئێرانەوە هەبووە. کاتێک ئێمە سزای کەسێکی وەک ئەحمەد جەنەتی دەدەین ئەوەیانی دۆسیەکەی دەخینە بەردەم جیهان تا خەڵک بزانن ئەو کەسانەی لە پشت سێبرەکانی ڕابەری باڵاوە خۆیان شاردۆتەوە. لە ڕاستیدا بەرپرسیارەتیان هەیە لە وڵاتەکەدا. بەرپرسیارەتەکەیان زۆر زیاتر نوێنەرایەتی وڵاتەکە دەکات وەک لە وەزیری دەرەوە. جا لەبەر ئەوە سزاکان کاریگەریەکی کردەیی دەبێت و لە هەمان کاتیشدا کاریگەری سمبولیکیشی دەبێت. لەگەڵ ئەم سزایانەدا ئەمریکا دەشخوازێت کۆمەڵگەی نێونەتەوەیی هەڵوێستی خۆی یەکلا بکاتەوە لە بەرامبەر سیاسەتە شەڕانگێزیەکانی ئێراندا. هەروەها واشنگتن ئاگاهیش دەدا ئەگەر وڵاتان ئەو هەڵوێستە نەگرنە بەر ئەوە گەمارۆی چەک لەسەر ئێران هەڵدەگیرێت. پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەی فشاری زیاتر بخاتە سەر ئێران تا ئەو کاتەی چەک ناردن و مەشق و ڕاهێنان پێکردن و دابینکردنی دارایی بۆ ئەو لایەنانە ڕادەگرێت کە خۆی دروستی کردوون لە هەرێمی خۆڵەمێشیدا. ئەمەش لە ڕێی درێژکردنەوەی بڕیاری UN بۆ سەپاندنی گەمارۆی چەک دەکرێت کە بەپێی ڕێکەوتنەکە لەگەڵ ئێراندا لە مانگی دەی داهاتوودا وادەکەی بەسەر دەچێت. ئەڵمانیا هەمان نیگەرانیەکانی ئەمریکای هەیە، بەڵام هێشتاش لەگەڵ ئەوەدا لە بریکشانەوە دیالۆگ لەگەڵ ئێراندا بکرێ. ئێمەش هاوبەشین لە هەمان ئەو نیگەرانانەی سەبارەت بە ئێران هەن لە ڕوانگەی ئەو زیانانەی لە ڕێککەوتنە ناوچەکەی داوە. هاوڕاین و دەبێت دروستکردنی بۆمب لەلایەن ئێرانەوە ڕابگیرێت. هەر بۆیە شەوابەستین بە ڕێبازی هەبوونی دیالۆجی زیاترەوە. بۆ وڵاتانی ناوچەکەش وەک دەڵێن ئێران سەرچاوەی هەڕەشە و مەترسیە. هەر بۆیەشە کاتێک بەرپرسانی زۆرێک لەو وڵاتانە لەگەڵ هاوشانە ئەوروپاییەکانیاندا کۆ دەبنەوە دۆسەی ئێران باڵدەکێشێ بەسەر و توێژەکانیاندا. ئێمە قسەمان کرد لەسەر خەیرانەکانی ناوچەکە و بە تایبەتیش لە هەمووی زیاتر دەستێوەردانی ئیران لە سووریا و لە یەمەن باڵی کێشابوو بەسەر و توێژەکانماندا. بۆ وەزیری دەرەوەی ئەڵمانیام باز کردووە کە چەندێک گرنگە فشارەکان لەسەر ئیران زیاد بکرێن تا ڕێبازێکی ئاشتیانە بگرێتە بەر لەسەر ئەو دۆسیانە. دکتۆر پاتریکەوە هەڵوێستی ئەمریکا بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران هەڵوێستەکانی ئێرانیش هەمومان دەیزانین چۆنەکە ڕێک پێچەوانەیە. ئێران چۆن توانی جیهان دابەشکە بە تایبەتی دابەشبوونێک هەیە ئێستا لە نێوان ئەوروپا و ئەمریکادا. حکومەتەکانی وڵاتانی ئەوروپا پشتیوانکارێکی بەهێزی ڕێکەوتنە ناوچەکە بوون. هەر بۆیەشە تووڕە و ناڕەزاش بوون کاتی ئەمریکا لەو ڕێکەوتنە ناوچە کشایەوە. تووڕەوی ناڕەزایەتەکەشیان زیاتر بوو کاتێک زانیان کۆمپانیەکانی ئەوروپا نەیان دەویست بکەونە ناکۆچی لەگەڵ ئەمریکادا و نەشیان دەخواست ببنە بەشێک لەو شەڕی لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە. هەر بۆیە وەک بینیمان کۆمپانیا ئەوروپایەکان خۆیان لە ئێران دوورخستەوە بە پێچەوانەی هەڵوێستی حکوومەتی وڵاتەکانیان. ئەمەش هۆکارێکە بۆ کاریگەری و هێزی ئەو سزایانەی تەنها ئەمریکا سەپاندونیەتی بەسەر ئێراندا. چەند کاریگەر بووە ئەوەی کە دەیبینین ڕژەمەکە لە جێی خۆیەتی هیچ سیاسەتێکیشی نەگۆڕاوە. ئەوەی کە زیاتر دووچاری کێشە هاتۆتەوە خەڵکی ئێرانە. یەکێک لەو کێشانەی لە کاتی سەپاندنی سزاکاندا دەدوێت تا کاریگەری بکاتە سەر ڕژێم ئەوەیە ئەو کەسانی ئەو ڕژێمە بەڕێوە دەبن دەزانن چۆن خۆیان لە کاریگەریەکانی ئەو سزایانە بپارێزن. جا کاتێک سیاسەتی سەپاندنی سزا بەکاردەهێنیت ئەوە پێویستە ئەو ڕەهەندی بەرژەوەندی نیشتیمانیەش بگرێتەوە کە ڕێبەر دەیەوێت ئیشی لەسەر بکات. هەرچەندە هەندێک جار ئەوەش کاریگەریەکی ئەوتۆی نابێت. بۆ نمونە سەدام حوسێن هەموو گەشەکردن و سەقامگیریەکی عێراقی لەدەستدا و فەرامۆشی کرد تەنها لە پێناو مانەوەی خۆیدا لە دەسەڵاتدا. هێشتا ڕوون نییە خامنەی لەکوێ ئەو هەڵکێشەدە هێشتا ڕوون نییە خامنەی
لەکوێ هاوکێشەیەدایە چونکە لەوانەیە ئەگەر فشارەکان بەردەوام بن زیاتر بن ئەوە دەشێت قایل بێت و بگەڕێتەوە سەرمێزی دانوستاندن وەک چۆن ئەوە شیانی هەیە بە هەمان شێوە لەوانە شەنەیکات ئیدی پێویستە چاوەڕوان بی باشە ئەگەر وادا بنین ئەمە وەکو گریمانەیەک ئەگەر هاتوو ئێران گەڕایەوە سەر مێزی دانوستاندن متمانەکان چییە بن؟ دەتوانم بڵێم کە هەرگیز ناتوانین دڵنیا بین لە سیاست و ڕێبازێکی دیاریکراوی حکوومەتێک وەک نمونەیەک چەند مانگێکی تر لە ئەمریکا هەڵبژاردنی سەرۆکاتی دەکرێت و ئەگەر بەرز ترامپ هەڵبژاردنی دۆڕان ئەوە پێ دەچێت حکوومەتی داهاتوو سیاسەتێکی زۆر جیاواز بگرێتە بەر بە بەراورد لەگەڵ ئەم حکوومەتەی ئێستاماندا لەبەرەوە هەرگیز ناتوانین دڵنیا بین لە هەمان کاتیشدا ئەوەش دەڵێم ئەگەر خامنەی وەک ئەوەی ئێستا هەیە مایەوە و بەردەوام بوو ئەوە ئەو ڕێککەوتنەی لە سەروەختی خۆیدا مۆر کراوە دەشێت وەک خۆی بهێڵێتەوە چونکە نەدەگەیشتە ڕێککەوتن ئەگەر هاتبا نەیزانی با کە بە تەواوەتی لە بەرژەوەندی ئێرانە ئەمە یەکێک بوو لەو شتانەی کە حەسەن ڕۆحانی یا با بڵم بەرەی ڕیفۆرمخوازان جەختیان لێ دەکردەوە بەڵام ئێستا کە لە مەجلیسی شورادا دەبنە زۆرترایەتی مەبەسم لە کۆنە پارێزەکانە ئایەتوڵا عەلی خامنەئی لە هەمان جێگەی خۆیەتی دامەزراوەکانی تری ئێران زۆربەیان لە کۆنە پارێزانی ئێرانین ئالێرەدا چۆن سەروەختێکی شکست خواردووە بۆ پشت بەستن بە هەر گۆڕانکاریکی دیموکراسیانە لە ئێراندا ئەوەی ئێستا دەیبینین ئەوەیە خەڵکی ئێران دێنە سەر شەقامەکان وەک ناڕەزایی دەربڕین زۆر زیاتر لە جاران بەبێ هیچ گومانێکیش خامنەی ڕابەری باڵا نایەوێت ئەو ناڕەزایەتیانە ببینێت و ببنە مایل لەرزینی ڕژێمی ئێران لەبەرەوە بەدووری نازان دوجار بە هەندێک لە داواکانیان قایل ببێت بۆچی ئەو خۆپشاندانانە ئەو شەپۆلی ناڕەزایانە ڕژێم لە جێی خۆیان نالەرزێنن یان ناجوڵێنن هەر لەبەرەوەیە کە پشتیوانیەکی ڕاستە خۆی دەرەکی نییە یا فاکتەری تریش هەیە پێم وایە خۆپیشاندەرانی ئێران هەمان ڕوانینی حکوومەتەکانی ڕۆژئاوایان هەیە سەبارەت بەوەی هەر گۆڕانکاریەک لە ئێراندا ڕووبدات ئەوە پێویستە لە ناو ئێران خۆیەوە بێت و ئەگەریش ئەو گۆڕانکاریە پەسەند کرا ئەوە دەبێت هەر لە ناو خەڵکی ئێران خۆیاندا بێت ئیتر ئەوە هەڵەیە بۆ هەر حکوومەتێک بە ئەمریکاشەوە تا دەست و کاریگەری هەبێت لە هەموو دەکاریەکانی ئەو شەپۆلی ناڕەزایەتی ئێراندا ئەوەی ئەمریکا پێویستە بیکات و هیواداریشم ئەوروپایەکانیش بیکەن سەپاندنی سزایە بەسەر ئەو کەسانەی ڕێگەل لە هەڵبژاردنی ئازاد و ڕەوادەگرن ئەمە ئەو شتەیە کە ئەمریکا دەتوانێت بیکات هەروەهاش پەخشکردنی بەرنامەی وەک ئەمەی ئێستامان پەخشکردنی ئەو هەواڵانەی کە ئێرانیەکان هەرگیز گوێبیستی نابن لە ڕادیۆ و تەلەڤیزۆنەکانی دەوڵەتی ئێرانەوە دکتۆر پاتریک دەگەڕێمەوە بۆلات بە بزانین داوای خەڵک چییە لە ئێرانە بە تایبەتی لەو کاتی هەڵبژاردن و هەڵمەتەکانی هەڵبژاردندا خەڵک داوای تایبەتی خۆی هەبوو بە تایبەتیش گەنجەکان دۆسەی لاوان و گەنجان بەشێکی دانەبراوە لەو کێشانەی کۆماری ئیسلامی ئێرانی تیادایە گەنجان لە ئێران دووچاری بێهیواییەکی زۆر هاتوونەتەوە و بێکاری تەنگی پێڵچنیون هەر ئەمەشە وەهای کردووە هەندێک لە گەنجان بچنە سەر سندوقەکانی دەنگدان ئەمە یەکەمین جارە من کاندیدێک هەڵبژێرم تا بچێتە پەرلەمان کاندیدێکی گەنج دەناسم پێم وایە زۆر بەباشی لە ئازارەکانی ئێمە تێدەگات پێویستە ئەوان دەرفەتی کار بۆ ئێمەی گەنج بڕەخسێنن وەها بکەن دەستمان ڕابگات بە خانوبەرەدا هاوسەرگیری گەنجان ئاسان بکەن گەنجان لە ئێران دەخوازن ژیانێکی ئاسوودە بژین لە کاتێکدا هەروە دێ و قەیرانی ئابووری قوڵتر دەبێتەوە و ڕێژەی بێکاریش هەروە دێ و بەرزتر دەبێتەوە پێویستە کاندیدەکان بیر لە گەنجان بکەنەوە تا هیوای خۆمان بۆ ئایندە لە دەست نەدەین ترسمان نەبێت لەوەی منداڵمان ببێت و بشتوانین لە وڵاتی خۆمان بژین لەبەری ئەوەی بیر لە کۆچکردن بکەینەوە هێشتاش لە نێو گەنجاندا لایەنگرانی ڕژێمی ئێران هەن هەرچەندە دەشزانن ژیان و گوزەرانی گەنجانیش لە چ ڕەوشێکدایە بەبێ هیچ گومانێک لە ڕۆژێکی باشدانین بەڵام نابێت هەر سەیری ئەم دیمەنەی ئێستا بکەین دەچینە سەر سندوقەکانی دەنگدان و تا ئایندەی خۆمان دروست بکەین
دکتۆر پاترێک لە وەڵامی پرسیارێکی پێشودا باست لەوە کرد هەر گۆڕانکاریەک دروست ببێ پێویستە لە ناو ئێران خۆیەوە بێ بەبێ ئەوەی کە وڵاتان دەستێکی ئەوتۆیان تیادا هەبێ. ئێستا جۆمان لێبوو گەنجان کێشیان هەیە لە ئێراندا بێژگە لە گەنجان خەڵکیش کێشیان هەیە ئەم خەڵکە دەتوانن چی بکەن بەڕای تۆ؟ جا بەڕاستی پێم وایە خۆپیشاندان و ناڕزایی دەربڕین باشترین ڕێگایەکە تا دەسەڵاتداران مل بدەن و هەروەهاش بۆ فراوانبوونی پانتایی ئازادیەکان ئەوەش کەوتۆتە سەرگەری ئێران بۆ هێنانە ئارایی ئەو گۆڕانکاریی دایانەوێت ئەوەی ئەمریکا دەتوانێت بیکات بریتێ لە دابینکردنی پشتیوانی بۆ ئەو گۆڕانکاریە وەک ئەوەی برایان هوو باسی کرد سەپاندنی سزا بەسەر ئەو کەسانەی ڕێگری لە هەڵبژاردننی ئازاد و ڕەواکەن ئەوەی ئەمریکا دەتوانێت بیکات ئەوەیە بڵێت با خەڵکی ئێران خۆی بڕیار بدات و ئیتر لە ڕێی سەرکوتکردنەوە لە دەسەڵاتدا مەمێنەرەوە. هەواڵەکان لە ناو ئێرانەوە ینی ئەمەژە بەوە دەکەن دەشێ ئەو شەپۆلی ناڕزاییە بەردەوام بێ بەڵام ئێمە ڕاستێکی شێ نابێت لە بیرمان بچێت لەو شەپۆلی ناڕزاییانەی کە پێشتر هەبوون بخۆ دەزانیانی وەکو سەرۆک ترامپیش ئاماژەی پێکرد زیاد لە 1000 کەس کوژراوە جیهانیش ئەتوانم بڵێن بێژگە لە ئەمریکا بەگشتی جۆرێ لە بێدەنگی هەڵبژارد ئەی خەڵک بۆ چۆ بچن خەڵک چی بکەن؟ ئەوەی دەتوانم بیڵێم ئەوەیە کە کۆمەڵگەی نێونەتەوەی دەتوانێت ئەم جۆرە بەرنامە هەواڵیانەی وەک ئەمەی ئێستامان بکەن یان وەک بەرنامەکانی بەشی فارسی لە دەرگی ئەمریکا کە هەواڵ و زانیاریەکی زۆر دەگەێنە خەڵکیێران خەڵکیێران پشتێکی زۆریان بەستەوە بۆ هەواڵانی لە تۆڕەکانی سۆسیال میدیای دەستگا بیانەکاندا لە کاتێکا گرنگیەکی ئەوتۆ نادەن بە میدیاکانی خۆیان چونکە دەزانن ئەوەی لە وڵاتی خۆیاندا هەیە ئێزگار سنووردارن جا لەم سەروەختەدا کە زۆرێک لە ئێرانیەکان لە ناو وڵاتەکەیاندا تەلەفۆنیان هەیە لەگەڵ ئاپەکانی واتساپ و تەلەگرام و شتەکانی هاوشێوە هەر بۆیە زۆر قوسە ئێستا بتوانرێت ڕێگەل لە بڵاوبوونەوەی هەواڵەکان بگیرێت بە بەراورد لەگەڵ 20 ساڵ لەمەوە پێشدا. بەڵام بۆ خۆ دەزانی کۆماری ئیسلامی ئێران دەسەڵاتداران لە کۆماری ئیسلامی ئێراندا هەموو تۆڕەکانی ئینتەرنێتیان بڕی زۆربەی با بڵین هەوڵیان بۆدا بەڵام ئێرانیەکان زۆر زیرەکترن لەوەی نەتوان ئەو کۆت و بەندانە تێنەپەڕێن لە هەمان کاتیشدا دەسەڵاتداران هەر دەبێت بەشێکی ئەو تۆڕانەی ئینترنێت بە کراوی بهێڵنەوە ئەگەر لەبەر هیچ نەبێت لەبەر سیستەمی بانکەکانی وڵاتەکە چونکە ناتوانن ئەو سیستەمانەی بانک دابخەن و خەڵک ناتوانێت پارەی مۆڵی هەبێت جا لێرەدا کارکردن بۆ سانسۆرکردنی تۆڕەکانی ئینترنێت وەک یاریەکە و یاریەکی ڕژدی چونکە کاتێک دەسەڵاتداران دەیانێت شتێک بکەن لە تۆڕەکانی ئینترنێتدا ئەوە لایەنی بەرامبەریش هەوڵی خۆی دەدات و ڕێگەی بەرپەسدانەوە دەدۆزێتەوە و ئیدی یاریەکە بەم شێوەیە بەردەوامە بێت من بۆ خۆم دڵنیایەکی زۆرم هەیە بەوەی تواناییەکانی خەڵکی ئێران هەروە دێ و زیاتر دەبن بۆ دۆزینەوەی ڕێگەیەک لە بەرامبەر هەوڵەکانی ڕژێم بۆ ڕاگررتنی جێگرەوە کێ بۆ ئەم ڕژێمەی ئێستای ئێرانەمەی چەکە لە کێشەکان زۆرێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانیش ینی باسی دەکەن کە کێشەی ئەویان هەیە ئەڵتەرناتیڤ بۆ ئەم ڕژێمە چیە؟ بەڵێ ئەوە ڕاستە و ئایا کێ دەبێتە جێگرەوەی ئایەتوڵا خامنەی ڕابەری باڵا چونکە هەر خۆی ڕێگر بووە لەوەی کەسێ دروست بێت تا بێتە جێگرەوەی خامنەی جا ئێستا کەسێکی بەهێزی وە خامنەی هەیە لەگەڵ ئۆپۆزیسیۆنێکی لاوازدا بەڵام بیرمان نەچێت خامنەی پێم وایە 80 ساڵ تەمەنێتی و کاتێکیش دەبرێ ئەوە ڕابەرێکی زۆر لاوازمان دەبێت لە ئێراندا و هەمان ئەو دەسەڵاتانەی خامنەی نابێت جا لە ئاوەها ڕەوشێکدا کارەکە بۆ ئۆپۆزیسیۆن زۆر ئاسانترە بێت تا هەنگاوی خۆی بنێت و بڵێت ئەوەی ئێوە بەسوود نییە و ئەوەی ئێمە باشترە. دەگەڕێمەوە بۆلات بۆ دوابەشی ئەم بەرنمەیە و قسەکردن لەسەر ڤایرۆسی کۆڕۆنا لەگەڵ هەموو ئەو ئاڵۆزی و گرفتە ناوخۆیی و دەرەوەیانی ئێراندا ئێستا ڤایرۆسی کۆڕۆناشی هاتوۆتە سەر خەڵک دووچاری گرفت هاتوونەتەوە چونکە لە دەرمانخانەکانی ئێراندا کەرەستە تەندروستیە پێویستەکان نەماون. هەموو دەرمانەکانی پاکردنەوە فرۆشراون و ئیستاکێشەی نەبوونی ئەو دەرمانانەمان هەیە بەهۆی دەرمۆست کە پیشەسازیەکی ئێرانیە و ئەم شتانش دابەش دەکات ئەوە 2 هەفتە زیاترە هیچی دابەش نەکردووە.
خەڵک لە ئێران بڕوا و متمانەی نییە بەو زانیاریانەی دەستگا هەواڵیەکانی کۆماری ئیسلامی ئێران بڵاوی دەکەنەوە بە تایبەتیش لەسەر ژمارەی تووشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا و ژمارەی ئەوانش کە بەهۆی ئەو ڤایرۆسەوە گیانیان لەدەستداوە. نا ژمارەکە زیاترە لەوە چونکە کەسوکار و هاوڕێم هەن لە نێوەندە تەندروستیەکان کار دەکەن لە تاران. ژمارەکە لەوە زیاترە لە دەستگا هەواڵیەکانی ئێران بڵاوی دەکەنەوە. بێگومان خەڵک داوای زانیاری ڕاست دەکات و دەشڵێن زانیاریە ڕاستەکان باشترە بزانرێن وەک لەوەی پڕۆپاگەندەی بۆ بکرێ. باشتر وایە بە شێوەیەکی دروست خەڵک ئاگادار بکەنەوە. پێم وایە زۆر پرۆپاگەندەمان هەن لەبارەی ئەم دۆسیەوە و ئەمە شتێکی خراپە. پێم وایە ڕوبەڕووی هیچ کێشێک نابینەوە ئەگەر بە تەنگ پاک و خاوێنیمانەوە بین. شیکەرەوە ئەم دەسڕانەگەیشتنەی خەڵک بە پێداویستێ تەندروستیەکاندا دەبەستنەوە بەو سزایانەی ئەمریکا سەپاندوو نیەتێ سەر ئێران. ئەمریکا وتوێتی سزەکان ڕێگر نابن لە ناردنی دەرمان بۆ ئێران. بەڵام لە ڕاستیدا چونکە پەیوەندە بانکیەکان لەگەڵ وڵاتانی تری جیهاندا نییە، ئیتر ئیرانیەکان با بڵێن ناتوانن دەرمان و پێداویستی تەندروستیەکان هاوردە بکەن. واشنگتن جەخت دەکاتەوە لەوەی سزاکانی سەپێنراونەتە سەر ئێران بەرەنجامی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێرانە و وەک دەڵێە پێویست بەو سیاسەتە دەکات لە بەرامبەر وڵاتێکدا بۆتە گەورەترین سەرپەرشتیاری تێرۆریزم. بڕیاری ئێمە لەسەر ڕژێمی ئێران لەسەر بنچینەی ئەوەیە کە چی دەکات نەک لەسەر بنچینەی ئەوەی چێ لەوانەیە یان لەوانە نییە خاوەنی کاریگەری بێت لە ناو حکوومەتدا. ڕژێمی ئێران ڕژێمێکی تونتیژە و بڕوای بە هەناردەکردنی شۆڕش هەیە و ئەو پرنسیپەی کاریشی لەسەر دەکات ناسەقامگیریە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئێمەش سیاسەتێکی دەرەوەییمان داناوە کە ڕنگدانەوەی ئەو واقعەیە. دکتۆر پاتریک کامیان مەترسی زیاترە بۆ سەر گەلانی ئێران؟ ئەو سیاسەتە ناوخۆیانەی کە کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە خەڵک دەگرێتە بەر یاخو ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا بە شێوەیەکی ینی بەرچاو لە ئێراندا بڵاو بۆتەوە. لە ڕاستیدا لە سەرانسەری جیهاندا زۆر کەس دووچاری ڤایرۆسی کۆرۆنا بوون، بەڵام تەنها لە سەدا دووی ئەو خەڵکەی دووچاری ئەم ڤایرۆسە بوون گیانیان لەدەستداوە. جا نامەوێت بڵێم ڤایرۆسی کۆرۆنا شتێکە پێویستە فەرامۆشی بکەین و بەهێند وەری نەگرین. ئەگەر بتوانین خۆمانی لێ پارێزین لە ڕێی پاک و خاوێنی و خۆپاراستنەوە، ئەوە دەتوانین بڵین کاریگەریەکانی ئەو ڤایرۆسە تا ئەندازەیەک سنووردار دەبێت. بەڵام بەداخەوە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران مەرگ و کارەساتی بەناوچەکەدا بڵاو کردوێتەوە و بووەتە هۆکاری گیان لە دەستانی دەیان هەزار. ئەمە ئەگەر سەدان هەزار کەس نەبن لە شوێنەکانی وەک سووریا و عێراق و یەمەن، جانەک هەر بۆ گەلی ئێران بەڵکو بۆ گەلانی ناوچەکەش ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران زۆر مەترسیدارترە لە ڤایرۆسی کۆرۆنا. بۆچی کۆماری ئیسلامی ئێران زانیاریە ڕاست و دروستەکان لە خەڵک دەشارێتەوە؟ ینی ڕۆژی دووشەممە یەکێ لە ئەندامانی پەرلەمانی ئێران ئاماژە بەوە دەکا تەنها یەکشەممە شەوەکەی ڕۆژی یەکشەممە شەوەکەی نزیکەی 50 کەس لە شاری قۆم بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە مردوون، لە کاتێکە دەسەڵاتدارانی ئێرانی دەڵێن لە سەرجەم وڵاتەکەدا 8 کەس بەهۆی ئەو ڤایرۆسەوە گیانیان لەدەستداوە. کۆماری ئیسلامی ئێران بەداخەوە مێژوویەکی درودرێژی هەیە لەوەی هیچ خێرێکی بۆ گەلی خۆی ناوێت و هەرگیزیش ڕاستی بە گەلی خۆی ناڵێت. لەسەر زۆر شتی بچووکیش ئەم ڕژەمەی ئێران درۆکە، وەک چۆن لەسەر شتە گەورەکانیش درۆ دەکات و ئەوەشمان لە کاتی خستنە خوارەوەی فڕۆکە ئۆکرانیەکەدا بینی. بەڵێ خستنە خوارەوەی فڕۆکەکە کارێکی خراپە، بەڵام ئەوەی لەوە خراپتر بوو ئەو درۆیانە بوون کە لەسەر ئەو ڕووداوە کردیان. ڕژێمی ئێران بەو شێوەیە هەر بەردەوامە لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناشدا. بەڕای تۆ ئەمریکا بڕێک ئەو سزایانە هێورەکاتەوە لەسەر ئێران بەهۆی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسەوە کە ئێستا مەترسیە لەسەر ئاستی تەندروستی هەموو جیهانیش. برایان هوک نوێنەری ئەمریکا بۆ ئێران بە شانازیەوە ڕایگەیان ئەمریکا بە هاوکاری حکوومەتی سویسرا میکانیزمی
تایبەتیان دانا بۆ گەاندنی دەرمان و کەرەستە و پێداویستە مرۆیەکانی تر بۆ ئێران. حکوومەتی ئەمریکا هاوکاری دەکات لەگەڵ بانکەکانی سویسرا بە مەبەستی دڵنیابوون لەوەی ئەو میکانیزمانەی دانراون بە ئاسانی کاریان پێدەکرێت. ئەمە ژێکێکە لەو نمونانەی کە چۆن ئەمریکا هەوڵ دەدات یارمەتی و کۆمەکە مرۆیەکان بگەێنێتە دەستی گەلی ئێران. بەڵام وەک برایان هوگ ئاماژەی پێکرد ڕژێمی ئێران بە پێچەوانەوە کار دەکات و ئەو پارەی ئێمە تەرخانی دەکەین بۆ کۆمەکی مرۆیی ئێرانیەکان. ئەو پارەیە دیار نامێنێت و کەرەستە و کەلوپەلەکانیش ناگەنە جێی پێویست. بەمانایەکی تر گەندەڵیەکان لە ئێران زۆرن و ئەو پێداویستیانە هەرگیز ناگەنە دەستی گەلانی ئێران. دکتۆر پاتریک زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لەم بەرنمەیەدا. زۆر سپاس دەکەم. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە وەهی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون و هەر لە خۆشیات جێتان بێڵین شەوتان شاد.